منهم پێشەوە باڵەکە پێشەوە غەزالی ناوی باوکمە باڵک منتیقەیەکە لە سنووری چۆمان و حەج عومران لێمەشە لە دۆڵێکە لە دۆڵی باڵیانی پێ دەڵێن و گوندی کۆیلە. سەرەتای کاری هونەریم بە ئۆرگ دەست پێ کرد لەگەڵ کۆمەڵێک هونەرمەند چەندین ئاهەنگی کوردی لە ئۆسلۆ بەشداریم کرد، ئۆسلۆ لە فینلەند و لە ئیتر بە ژێرەی ئەوەی ئاهەنگەکان لە چی ئەکران. پاشان من تەموحی ئەو زیاتر زۆر بە قوڵی بچمە ناو دنیای موسیق و نۆتە و علمی موسیق و موسیقی ئۆرکسترالی. ئەوە بوو بە کورتی باسەکەم یەکەم ئۆرکسترا کە تیا بەشداریم کرد کۆنسەرتی باروم سەمفۆنی ئۆرکسترا بوو لە ئۆسلۆ. ئەویش لە ڕێگەی برادەرێکەوە کە من ئەو کاتە سەرتاج بووم لە دوکانی حەلاقیم هەبوو لە ڕێگەی ئەوەندا هاتە لای من سەری چاکردم موسیزیۆن بوو ترۆمبۆنۆی عەزف کرد ئامێری ترۆمبۆنۆ موسیزیۆنەکان نەزانم چ ئامێرەکە وتی مەدەم موسیزیۆنی بۆ نایە لەگەڵم عەزف بکەی ئۆرکسترا. وتم باشە ئەگەر شەر وایە بەدڵیان بم یەکەم دارمەیت. دوایەوە باڕۆن سەمفۆنی ئۆرکسترا لە ناو ئۆسلۆ تۆزێک دوور بۆ 20 دقەیەک بوو 5 دقەیەک بوو سیارەشم نەبوو کاتە من ناچار هاتمە جەمبەر ئۆرکسترا لە ئۆسلۆ. ئەوە چەند کۆنسێرتێک تقریباً 3 کۆنسێرت بەشداریم کرد لەگەڵ جەمبەر ئۆرکسترا و ماڵم بار کرد. من لێ بووم بە ئەندام ئیتر ماڵم لە ئۆسلۆ گواستەوە بۆ بەریتانیا. هاتمە بەریتانیا بۆ مانچستەر چەند مانگێک لە مانچستەر بووم چکە بە ناوی لەندەن هاتبووم ماڵم بردە لەندەن. لە لەندەن یەکەم ئۆرکسترای لەندەن کە تەقدیم کرد سەتن سەمفۆنی ئۆرکسترا بوو. مانچستەر بتهۆڤن ئۆرکسترا هەیە لێرە لە ناو ئۆسلۆ 5 دقە لە ماڵی خۆمان دوور لە شوێنی تەمرین لەوێ تەقدیم کرد. تەقدیم سیار تاوام کرد لەگەڵ لە سەرج و شتێوە گوتیان باشە ممارەسەت هەیە. وتم ئەو ممارەسەکان لەسەر گوتیان وەرە وەرە هەر کەس چوم لەوێ دەرس خۆشبەختانە دیارە هەر بە خۆم عادەتەن حەزم لێیە خۆم بەکەمە بینم ڕاستین ئەو خەڵکانە هەموو خەڵکی پرۆفیشناڵ و لە 6 ساڵیەوە دەست بە موزیکەکەنەوەنە دەستکەمانی دوم دەزایتر عەسمیان بەدڵ بوو دیارە. کۆنداکتەرەکە عەفو لێدەری ئۆرکسترا گوتی ئەتوو کەمانیەک دەستێ پێ دیارە موسیزیۆنەکار و مامۆستایانی بەڕێزی کوردستانەوە ئازانن ئاسان نییە لە خۆتۆ ناتوانێت موسیق لای ئۆرکسترایشی گەورە 2 ساعت موسیق با علمی و لەگەڵ 50-60 نەفەری موسیق بژەنی کە باسیمان کرد لە ئۆرکستراکان سۆنیشم کردیان. بەڵام لە ڕووی علمیشەوە تەموحی شەهادات و شتوام هەبوو دەستم پێ کرد. 1 ساڵم خوێند City University and East London University. لەو دوانە وەرجێرامەوە لە فەیسبوک دەمنایەوە بەڵام بەهۆی هاتنە پێشی چەند کێشەیە گرفتێک نەمتوانی بخوێنم بەداخەوە. بارەی ئەوەی کە ئایا کوردێک هەیە لەگەڵ موسیقی موسیقم یا ژەنەبیان لە بەریتانیان لە نەروز نەخێر تا ئێستا نە کوردێک نە عەرەبێکیشی و نە فارسێکیشی و ئللا دەموساوزەکەکان زانەزانم ئێکەچیان سینی بوو لەگەڵمان بوو لە ئۆرکسترای ئۆسلۆ دەنا نەخێر نە هیچ کوردێک نییە لە وڵاتانم لە وڵاتانی من بگۆرە عەزمتیا کردیە ئۆسلۆ و بەریتانیا ئەو ئۆرکسترایانە ئەشێ هەبی لە